بەڵێ ڕەنج دەچین لەلای چاوەری دومی بەرنامەکەمان دەچینە شاری کەرکووک هەڵبەتە لەگەڵ نزیکبوونەوەی جەژندا هاوڵاتیانی کەرکووک دانەوێت خۆیان بۆ جەژنی قوربان ئامادە بکەن بەڵام گلەی دەکەن لە نەبوونی چاودێری بازار و تەنانەت دڵنیانی لەو پێداویستیانی کە دەیکڕین دەچین بزانین گلەی و ڕخنەکانیان تا چەند بە حکوومەتی خۆجێی گەیشتوتەوە لیژنەکانی قایمێتیش تا چەند کارەکانیان چڕ کردوێتەوە و بە دۆداچوون بۆ بازار دەکەن بۆ مەبەستە ئێمە میوانداری بەڕێز هاوڕێ زەنگەنە سەرۆکی لیژنەی هاوبەشەکانی قایمێتی کەرکووکمان کردو بەڕێزیان لە کەرکووکەوە لەگەڵماندا ئامادەن کاک هاوڕێ سڵاوت لێ بێتەم کاتت باش سەرەتای پرسیارەکەمان لەو دەست پێ دەکەین لیژنەکانی قایمێت لە ئێستادا ئەرک و کارەکانیان چیە و چی دەکەن بەتایبەتی لە ئێستا دەکا پێداویستی هاوڵاتیان بە بازار و بەکڕینی پێداویستی و شمەکەکان زیاتر بۆ دەوترێت کە نرخەکان تەڕادەیەک لە بازار دەگۆڕانکاری بەسەردا هاتووە. سڵاوتان لێبێ بەیانی ئێوە بەیانی کوردستانی خۆشەویست باش هەڵبەتە ئێمە وەکو قایمقامێتی کەرکووک هەمیشە چاودێری نرخەکانی ناو بازارمان کردووە لە کاتی جەژن و بە تایبەتی دەڕۆژی پێش جەژن بە چڕتر لیژنەکان دابەشبوونە بەناو بازارە بۆی بتوانین ئەو شتومەکانێکەوە بە شێوەیەکی بەرچاو بەرز دەبێتەوە و زیانی مادی دەگەینێ بە خەڵک بتوانین چارەسەری بکەین و ئەو کەسانی کەوا بە شێوەیەکی ئەنقەست ئەو کارە دەکەن بێگومان بەرسزا دەکەون بۆیە لێژنەکانی قایمقامێت لەم دوو هەفتەی ڕابردووە بە شێوەیەکی زۆر بەرچاو دابەش بووینە و توانیمانە جۆرا و جۆر لەناو بازارەکانی کەرکووک لە سەرجەم ئەو بازارانەی کەوا بازاری گشتی ناو کەرکووک شەقامی کۆماری ڕێگای بەغا ناو گەڕەکەکان دابەش بووینە و توانیمانە بە شێوەیەکی زۆر بەرچاو ئەو کەسانە بگەینین بە سزای خۆیان کەوا توانیانە بە شێوەیەکی ئەنقەست ناو بازار شتومە بەرزەوە بکەن و ئەستیغلالی ئەو کاتە بکەن کەوا خەڵک بە پێویستی دەزانن کەوا ئێستاکە خەڵک بەرەو جەژنە دەڕوا و خەڵک بە شێوەیەکی زۆر بەرچاو شتومەک زیاتر دەکڕێت لە مانگەکانی ڕابردوو بۆیە ئەو کەسانە دڵنیاتان دەکەمەوە ئەو کەسانە ئێمە وەکو قایمقامێت و وەکو لێژنەکانی ئەمن و وەتانی بە هاوبەشی لەگەڵیانە توانیمانە بە شێوەیەکی زۆر بەرچاو سزایان بین. بەڵێ کاک هاوڕێ لیژنەکانی قایمقامێتی کەرکووک ڕۆژانە دەگەڕێن یعنی ڕۆژانە دەرچووتان هەیە ئەدەگەڕێن بە ناو شاری کەرکووکە؟ بەڵێ هەڵبەتە ئێمە لێژنەکانی قایمقامێتی کەرکووک جگەرەوەی کەوا بۆ با بڵێن لە پێش دەژن بۆ گرانی شتومەک دەگەڕین بەڵێ ئێمە دەرچوونی بەیانیان و ئێوارانیشمان هەیە بۆ ڕێخستنی شۆستەکان چکە هەڵبەتە ئێمە بەرەو جەژن دەڕۆینەوە ئەو کەسانی کەوا دوکاندارن ساحەبی دوکانن شتومەکێکی زیادیان هێناوەتە بەر شۆستەکان و ڕێگری لە خەڵک دەکەن و خەرەباڵغی دروست دەبێت لە ناو شار ئێمە دوێنەکە ئێوارە بەسەر شەقامی ڕێگای بەغدایە سەرجەم ئەو دوکاندارانەی کەوا سەر شۆستەکان شتومەکیان زیاد هێناوەتە بەر دەرگا بەر دەرگای دوکانەکانیان هەڵبەتە سەرجەم ئەو دوکاندارانە هەویەکانیان لێ سندراوە و لە قایمقامێت و کتابی بە کتابی ڕسمی کتابیان بۆ دەکەین بۆ بەلەدی بۆ شارەوانی کەوا سزایان بدا بە پێی قەراری 296 تا 500,000 سزا دەدرێن ئەمە لە لایەکە و لە لایەکی کەشەوە وەک دەزانن ئێستاکە بەرەو ئێمە جەژنی قوربان دەڕۆین هەڵبەت ئێمە لە شاری کەرکووک لیژنی تایبەتمان هەیە بۆ گرنی و ئاژەڵانی کەوا بە شێوەیەکی غێرقانونی سەردەبڕێ بەڵام بەهۆی ئەوەی کەوا بەرەو جەژنی قوربان دەڕۆین و قوربانێکی زۆر دەکرێت لە ناو شاری کەرکووک و لە سەرجەم شارەکانی کە بۆیە بە باش مازانی وەکو لیژنەکان کار ئاسانی بۆ ئەو کەسانە بکەین کەوا ئەو مەڕ و ماڵاتانەی کەوا هەیە بیهێن لە ناو شار بیفرۆشن هۆکارەکەشی بۆ دەگەڕێتەوە بۆی کە نرخی ئەو ئاژەڵە لە ناو شار زۆر گران نەبێ چونکە گەربێت و ئێمە ڕێگری بکەین بێگومان خەڵکی بە شێوەیەکی ئەستەم دەستی دەکەوێت و لە عینە کاتایە نرخەکەی گران دەبێت بۆیە ئێمە بۆ ماوەی جەژنی قوربان ڕێگامان داوە ئەتوانم بڵێم کار ئاسانیمان کردو بۆ کەسانی کەوا مەڕ و جۆرەکانی کە لە ئاژەڵ دەفرۆشن و دەکرێت بە قوربانی بۆی گران نەبێت. باشە کاک هاوڕێ ئەگەر هاتوو ئەوانەی کە ئێوە ئێستا ڕێگەتان ناوە بۆی کە بڵێن مەڕ و ئەوانەی کاکرێن بە قوربانی لەو ئاژەڵانە کە ڕێگەتان ناوە بێنە ناو شاری کەرکووک و خەڵک بڵێن وەکو قوربانی بیان کڕێەوە بەکاریان بهێنێ ئەی لە ڕووی تەندروستیەوە چۆن چاودێری ئەکەن یعنی ئەو ئاژەڵانە ئایا تەندروستن چۆن دڵنیایەن بە خەڵک بۆی کە
ئاژەڵی تەندروست بێنێتە ناوە بۆ قوربانیکردن. بڵێ بڵێ هەڵبەتە ئێمە خەڵک ڕەنگە ئێستا لەوەیە بێ بڵێ بۆ نمونە دام و دەستگاکان پشویانە پشوی فەرمیە، بەڵام ێ وەکو قایم قامێت پشومان نییە، تەنانەت لە ڕۆژانی جەژنیشا چاودێریان دەکەینەوە و لێژنەکانی فێنتەرنەری لەگەڵمانن و هەر ئاژەڵەکە بێتە ناو شاری کەرکووک لەژێر چاودێری دێتە ناو شاری کەرکووک. ئێمە توانیمانە بە بەیانیان بە ئێواران لەگەڵ ئەوەی کەوا ئێستاکە ڕێمانداوە بۆ نمونێمە گەورەترین مشکلەمان لە شەقامی کۆرنیشە کە خەڵک لەواکە زۆر گلەی دەکات کە ئاژەڵێکی زۆری لێیە، بەڵام ئێمە مەرجمان بۆیان داناوە جگە لە مەرجی تەندروستی مەرجی پاگ و خاوێنیشمان بۆیان داناوە دەبێ هەر کەسێک لە لای خۆیەوە پاگ و خاوێنی شوێنەکە ڕاگرێەوە لە کۆتا ڕۆژە دەبێ ئەو شوێنی خۆی بشوە، بۆیە دڵنیا بن ئەو ئاژەڵانی کەوا دێتە ناو شاری کەرکووک لەژێر چاودێری دێت. کاک هاوڕێ زۆر باشە لە ئێستادا چەند لیژنە لەناو کەرکووک جاهانواتە لیژنەکانی قایم قامێت و واروها لە چ بوارێکدا کار دەکەن کاری ئەو لیژنانە چێ لە ئێستادا؟ لێژنەکانی قایم قامێت زۆر زۆرن، لێژنەمان هەیە تایبەت بە شتی بەسەرچوو لێژنە هاوبەشەکانی قایم قامێت لە هەشنۆ فەرمانگە پێکاتووە بۆ شتومەکی بەسەرچوومان هەیە بۆ سەر ئەو فەڕنی نانکردن کەوا نان دەکرێت ناو شاری کەرکووک چکە ئەو شتانی کەوا ئێمە زەرور بێ بۆ سەر ژیانی خەڵک ئێمە لێژنەکانمان بە بەردەوامی بەسەر هاتوچوان دەکەینەوە. ژنێکمان هەیە تایبەت بە گرانکردنی نرخ ناو شار ئێستا کە پێش جەژنە، لێژنی تایبەتمان هەیە بە زیادڕەویەکان لەسەر شۆستەکان، لێژنەی تایبەتمان هەیە بە نرخی مۆلیدەکان، لێژنەی تایبەتمان هەیە بە دەتوانم بڵێم زیاتر لێژنەکانی قایم قامێت لە سەروی دە لێژنەی ئێستاکە لەسەر لێژنەکانی دەکار لەسەر لێژنەکانی قایم قامێتێکە بە جۆراو جۆر و بە دوو بەشی تایبەت و لێژنەی تایبەتمان هەیە بەسەر کافتریاکان کە ئەویش لێژنەی شەوانە دەردەچین. بۆیە قایم قامێتی کەرکووک دابش بۆ بەناو شاری کەرکووک دەتوانم بڵێم بەسەر جەم شوێن و گەڕەکەکانیە بە بێژی ئاوازی و جگە لەوەی کەوا قایم قام خۆی بە تایبەت سەرپەرشتی ئەم لێژنانە دەکا و لێژنەی زیادڕەویەکانی خان و بەرەش ئەوە قایم قام خۆی بە تایبەتی سەرپەرشتی ئەو لێژنەیە دەکات. باش کاگاوڕێ ئەو سەرپێچیانی زیاتر لە کەرکووکە لەلایەن لیژنەکانی قایم قامێتەوە یعنی بڵین دەست نیشانەکرێ زیاتر ئەو سەرپێچیانە چین؟ زیاتر ئەو سەرپێشانی کە ئێستا ناو کەرکووکە دەستنیشانەکرێ زیادرەوەی سەر شۆسەیە بە دەرەجەیەک چونکە خەڵک زۆر گلەی دەکا، خەڵک زۆر ئازار دەچێژێ بەسەر ئەو شۆستانی کەوا کراوە چونکە بەم ڕۆژگارە خەڵک تووشی حادیسی سیارە دێ دوور بێ سیارە لێیان دەدا بە هۆکارەوەی کەوا دەڵێن شۆستەکان هەمووی استقلال کراوە لەلایەنی دوکاندارەکانەوە جگە لەوەی کە دوکانێکی 9 متری و 10 متری هەیە دێ شۆستەکەش دەگرێ. بە دەرەجە دوو ئێمە شەقامی کۆرنیشمان هەیە کە مەڕ و ئاژەڵێکی زۆر زۆری لێ بەخێو دەکرێت و توانیمان لە پێش دەژن بۆ ماوەی 2 مانگی ڕێک لێژنەکان بە بەیانیان و ئێواران بەسەر ئەو شەقامەیە کۆنتترۆڵمان کرد و نەمانێشت ئاژەڵی لێ بفرۆشێ وە دەتوانم بڵێم 300 ئاژەڵمان گردووە و بە پێی بڕیاری 1970 کە شارەوانی با بڵێن بەڕێوەبەری شارەوانی ئەو سڵاحەتی هەیەکەوە توانیمان زیاتر لە 100 مەڕ مسادرە بکرێەوە تا دەست بەسەر بکرێ بفرۆشێ بە خەڵک بە شێوەزێکی بەرچاو و زیاتر ئەتوانم بڵێم ئەو شتێکەوان دیارە ناو کەرکووک و ئێمە دەناڵێنی بەدەستیەوە بەداخەوە ئەویش شتومەکی ساختکردنەوەی شتی بەسەرچووە. بەڵێ کاک هاوڕێ تاکو ئێستا چەند کەس لەسەر ئەو سەرپێچیانە دراوەتە دادگا واتە سەرپێچی کارەکان تاکو ئێستا دراونەتە دادگا؟ ئەگەر مەبەستت پێشی جەژنە بڵێ تا ئێستا کە 7 کەس توانیمان 7 کەس بگەینین بە سزای خۆی و ئەگەر باسی با بڵێن کاتەکانی پێشووترەکەی ئەوە زۆر زۆر بووە و مەلەفەکان هەمووی لە قایم قامێتی کەرکووک مەوجودە ئەمەش بە هاوکاریکردن لەگەڵ بەشی ئەمن وڵتانی کەرکووکایە. باشە کاگاوڕە تا ئێستا وەکو ئەوی کە ئێوە وەکو لیژنەکان ئەو سەرپێچیانەتان داوە بە دادگات تا چەند لەو کەیسانە هەندێکیان یعنی یەکلا بوونەتەوە سزای خۆیان وەرگرتووە؟ بەڵێ نمونەترین دانیان ئەوە بوو کە ماوەیەکی پێش ئێساکە لە یەکێک لە ناو گەڕەکانی خواروی کەرکووک کە شوێنی ساختکردنەوەی ئەو شتومەکانە بووکەوە بەسەر حەلەویات فرۆشەکان و سەر ئەو شوێنانی کەەوە کێکی لە دروست دەکرێت لە ناو شاری کەرکووک بەڵێ وا دیارە وەکیلی ڕیسی ووە
توانیمان زیاتر دەست بگرین بەسەر 12 تەن لەناو ئەو شوێنەیە کە ساغی دەکردەوە و خۆی ئەو کۆدەی لێ بکەوانوی بکاتەوە بەداخەوە توانیمان لەگەل لێژنەکانایە بە هاوکاری لێژنەکانی ئەمن وەتەنی و ئەمن سیاحی و کە بیدەین بە دادگا و سوپاس بخوا بەرسزای خۆی کەوت و ئەو شوێنەدا خێرا بە شێوەیەکی یەکجاری و بەجددی زۆر حاڵەتمان لەمە ڕوبەڕووەتەوە وە کەم تەرخەمیمان نەکردووە ئەوەی لە توانای لێژنەکانی قایمقامێت بێ دڵنیابن کە بە زیاترەوە کردومانە و بەردەوامین ئێمە لە ڕۆژەکانی جەژنی شایە بە هەمان شێوە بەردەوامین بەڵێ کاک هاوڕێ لەگەڵ نزیکبوونەی بۆنەکاندا چاودێریکردنی بازار چۆن دەبێت تا چەندێک ئەرکەکان لەم کاتەدا زیاتر دەبێت ئەرکەکان حتمما زیاترە بێ ئەوە قورستر دەبێت لەسەر لێژنەکان بۆ نمونە ئێمەوەی کە لەناو کەرکووک ئێستاکە باوە نرخی مریشک بۆ نمونە کەمێک گران بووە حتمما ئەمەش هۆکاری تایبەتی خۆی هەیە ئەمە هۆکاری تاکلایەنانە نییە ئێمە تا بتوانین بەرسزایان بین هۆکارەکەشی دەکرێتەوە بۆ ئەوەی کە خەڵکی ماوەیەکی پێش ساکە ئەو دەواژنانی کەوا مریش دەخەنە ناو بازار بەر زیانێکی زۆر کەوتون و دەناڵێنن بە هۆکاری ئەوەی کەوا نەخۆشیەکی زۆر پیا بووە لە ناو دەواژنەکان و بە شێوەیەکی کەمتر لە چاو پێشووتر دەکرێت بە بازار و چونکە ئێمە بەرەو جەژن دەڕۆین وا دیارە ئەمە دوو حاڵەتی جیایە هەر کاتێکە داواکاری لەسەر شتێک هەبێت حتمما عرضەکەی کەمتر دەبێت و نرخی گران دەبێت ئێمە وەکو قایمقامێت بە دووەداچوون بۆ بچووکترین شت دەکەین و ئەرکەکانمان زۆر قورستر دەبێت لە کاتی جەژنایە چونکە ئەو کەسانی کەوا بیانەوێ ئەگەر شتێک ساغ بکەنەوە لە ناو شار بێگومان لە کاتە دیارەکانە لە کاتە تایبەتەکانە ساغی دەکەنەوە بۆ نمونە وەکو کاتی ڕەمەزان وەکو کاتی جەژن وەکو کاتەکانی کە بۆیە ئەرکەکانی ئێمە وەکو لێژنەکانی قایمقامێت لە جەژن زۆر قورستر دەبێتەوە لەوکو لە ڕۆژە سادەکان بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێزەنگەنە سەرۆکی لیژنەی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی کەرکووک زۆر سپاس بۆ تۆ